بۆ چرکەیەکیش چاوی لەسەر ڕووبارەکە هەڵناگرێت تا مەزرۆی دوایین دیداری کوڕە تاقانەکەیەتی. چەند ڕۆژێک لەمەوبەر ئیبراهیمی تەمەن 17 ساڵ لەگەڵ خێزانەکەی با مەبەستی گەشت و سەیران ڕوو لە کەنار زەی بچووک دەکەن، بەڵام خۆشیەکانیان زۆری نەخایاند و ئاوی زەی بچووک بێبەزەیانە کوڕە تاقانەکەیانی لەگەڵ خۆی برد. من ڕۆژما گەشت مێرانە حەزی لە سەفرە بوو، حەزی لە دەم ئاو بوو. گەشتمە دەماوە کەوتە دەقەی پێ نەچوو، وتی ئەم ناڵە کەوتە ئاوەکە مەژام کرد، شتم داگرت. وتم گوات چێک ئەی ڕۆچی بوو کوام ناڵەکە من ژنێک ناسیانمان بوو کچی وتی ئیبراهیم کوڕتە، وتم وا مەڵێ تۆ خوا وا مەڵێ وەرە زەد زاوارم کرد دە خەڵک دەسپای خەڵکم ماچ کرد. وتم شەش خوشکی ئەوە نەکە شکە بم وزوریان بۆ من نەکە کۆپتەران بۆ بەچکەکەی من هەڵسانەوە بۆ تاقانەکەی من هەڵسانوە تو خوای وەش خەمێکم لێ بخۆن. غەواسە گەڕێ بەلەمە گەڕێ خێرخوازە گەڕێ خزم و کەس هەمووی بەهانامانە هاتووە. 4 ڕۆژ 5 ڕۆژ ئێمە تاقیبەکەین سەر و سۆداغی نییە. تیمەکانی فڕۆکەوانی سلەیمانی و بەرگری شارستانی و خۆبەخشەکان با بیستنی هەواڵەکە لە زەوی و ئاسمان بەردەوام لە هەوڵی دۆزینەوەی تەرمی ئیبراهیمن تا ڕادەستی خێزانەکەی بکەنەوە. ڕۆژی هەینی ئاگادار کراینەوەکەوە گەنجێک بەناوی ئیبراهیم زوبێر مەحموود خەڵکی کەرکووک دانیشتووی فەیلەقەوە بۆ گەشتکردن هاتوتە پارکی بۆگت ئەوە بووە لە 9 بەدواوی بەیانی 9 بەیانی چۆتە ناوزەکە بەبێ ئەوەی مەلەوانی بزانی چۆتە زەیەکەوە ئیتر خنکاوە. ئێمەش تا ئێستا تیمەکانمان بە ڕۆژانە لەوێ ئامادەن بە دوای تەرمەکەدا دەگەڕێن. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین گەشتیارێکی زۆر دێنە کەنار جێی بچووک با هۆی مەلەکردنی شەوە زۆر جار ڕووداوی دڵتەزێنی لێکەوتۆتەوە با پێی ئامەرەکانی بەرگری شارستانی کۆیا تا ئێستا نۆهاوڵاتی بە هۆکاری جۆرا و جۆر خنکاون. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.